ئەو یەختەی لەسەر داوای سەدام حوسێن سەرۆکی ڕژێمی پێشووی عێراق بە شێوەیەکی تایبەت لە دانیمارک دیزاین کرابوو، لە ئێستادا لە شاری بەسرا وەک ناوەندێکی توێژینەوەی زانستی دەریایی بەکاردەهێنرێت. یەختەکە لە ساڵی 1970 لە دانیمارک دەست بە دروستکردنی کرا و دوای ساڵێک تەواو بوو. وێڕای ئەوەی سەدام حوسێن هەرگیز پێی نەناوەتە ناوی، بەڵام بە ناوی ئەوەوە کراوە. یەختەکە بەهۆی جەنگی 8 ساڵەی عێراق ئێران و دواتر شەڕی کەنداو نەتوانرا بهێنرێتەوە عێراق. دواتر لەلایەن سەدام حوسێنەوە بە دیاری دراوە بە فەهد بن عەبدولعەزیز ئال سعود، شای ئەو کاتی سعودیە. پاشان لە ساڵی 2010 گەڕێنرایەوە شاری بەسرە. یەختەکە درێژەکەی 82 مەترە و لە 4.8 ژوور پێک دێت. بەشی ناوەی بە مۆبیلیاتی زۆر بە نرخ ڕازێنراوەتەوە. لە بەشی ناوەی یەختەکەدا سەرتاشخانە و ژووری نووستنی سەرۆک و هۆڵی کۆبوونەوە و ژووری فریاگوزاری سەرەتایی تێدایە. ئەم یەختە لە ساڵی 2010 هێنرایەوە بەسرە و وەزیری گواستنەوەی ئەو کاتی عێراق ئەمیر عەبدولجەبار ڕایگەیاند سەدام ئەم یەختەی بۆ مەبەستی تایبەتی خۆی دروست کردووە، لەبەر ئەوەی موڵکی دەوڵەتە بۆیە هێنراوەتەوە عێراق. بۆ یەکەم جار لە ساڵی 2015 لە چوارچێوەی پرۆژەیەکدا کە لەلایەن زانایانی عێراقی و ئەڵمانیەوە پەرەی پێدرا بوو، گەشتێکی زانستی بە یەختەکە ئەنجام درا. لە ئێستادا یەختە تایبەتەکەی سەدام کە لەسەر ڕووباری شەتولعەرەبی خاڵی بە یەکگەشتنی دیجلە و فرات لەنگەری گرتووە و لەلایەن زانکۆی بەسرەوە وەک سەنتەری توێژینەوەی زانستی بەکاردەهێنرێت. لە ئێستادا یەختەکە بەڕووی گەشتیارانی ناوخۆ و بیانیشدا کراوەتەوە و بووە بە جێگەی سەرنجی زۆرێک لەو گەشتیارانەی کە ڕوو لە وڵاتی عێراق و بە تایبەت شاری بەسرە دەکەن. تەنانەت ئەو گەشتیارانەی لە چوارچێوەی جامی کەندا و لە وڵاتانی کەنداوە سەردانی بەسڕەیان کرد، ئەو ڤیدیۆ وێنانەیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردەوە کە لە ناو یەختەکەدا چرکاند بوویان و تۆماریان کردبوو.